شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران خەریکە نزیک دەبێتەوە لە 2 هەفتە. تاوەکو ئێستا ناڕوونێکی زۆر هەیە. کەس نازانێت بەیانی چی ڕوودەدات، شەڕ بەردەوام دەبێت یان نا. بەربژێری کۆماریەکان بۆ کۆنگرێسی ئەمریکا دەڵێت ئەم ناڕوونیە سیاسەتی زیرەکانەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە. وای کردو ئێرانیەکان نەزانن ئەمریکا بەنیازی چییە. Divê rojê de serok Sûdê ji nezalaliye werdigire. Rola wî ew e ku rejîma Îranê û serkutkarên ku tundtîjiyê li dijî gelê xwe bikartînin bîne serçongan. Serok dixwaze Îran nezanibe gava bê ya Amerîkayê çi ye. Hevdem wî nezalaliyek daye rola Kurdistanê jî. Lê baweriya min ew e ku gava rewş guncav bû, dê Kurd li Îranê roleke serkirdayetiyê bibînin. لەگەڵ ئەم ناڕوونیانەی لە سیاسەتی ئەم ئیدارەی ئەمریکادا هەیە، وێنەکە لە واشنگتن خەریکە بەم شێوەیە ڕەنگ دەکرێت. ئەمریکا بەنیازی گۆڕینی ڕژێم نییە لە ئێران، هاوکات کێشەشی لەگەڵ مانەوەی ئەو سیستەمە لە ئێراندا نییە، تاکە دوو ئامانج کە هەیەتی ئێرانێکی لاواز و بێچەکی ئەتۆمیە. بەڵام ئەگەر ئەم لاوازیە سەر بکێشێت بۆ ڕوخانی دەسەڵات، ئەمریکا پێشوازی لەم پێشهاتە دەکات. کوتەبێژی کۆشیسپیش بەم شێوەیە باس لە دوایین قۆناغی ئەم شەڕە دەکات. Plana demkiya destpêkê 4 heta 6 hefte bû ji bo bidestxistina hemû amancên operasyona hêrisa dastanî. Ez dubare dikim, têkbirina mûşekan û şiyana çêkirina wan, ji navbirina hêza deryayî û dawîînana li gihiştina wan a biçekên etomî, her wiha lawazkirina gropên terorîst li navçeyê. Em dizanin serbazên Emerîkayê şerkerên wêrekin û dêberî dema xwe vê operasyonê cêbecê bikin. Lê di dawiyê de, operasyon gava fermandarê hêzên çekdar biryar bide ku amanc pêk hatîne dê rawesta. Îran niha di qonaxa xwe radestkirineke tam de ye. Çi vê yekê bi aşkira bibêjin û çi neyên ser ziman. لە سەرەتای چوونە نێوەم شەڕە ئەمریکا چوارامانجی بە فەرمی ڕاگەیان. ئێرانێکی بێچەکی ئەتۆم، بێ موشکی بالستی، بێ هەبوونی سوپایەکی بەهێز و هێزی دەریایی. بە کوتەی بەرپرسانی ئەمریکاش بە تەواوەتی لەو ئامانجانە نزیک بوونەتەوە. بۆیش لێرە لە واشنگتن ئەگەر بیتە کۆشیسپی یان سەیر میدیاکان بکەیت و گوێ لە شرۆڤەکاران بگریت، بە تایبەتیش بەرپرسانی پێشووی ئەمریکا بەلاتەوە سەیر نابێت ئەگەر دۆناڵد ترامپ لەپڕ بێتە بەردەم کامیراکان و بڵێ جەنگەکەمان بردەوە و ئیدی شەڕ دەوەستێنین. ئەگەر جارێکی دیکەش ئێران هەڕەشە بکات لی دەدەینەوە. دیارکوردە ڕوودا و واشنگتن.